پرۆژی پێکەوە بینینی فیلمی کوردی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوە چووە و ئەم پرۆژێ بۆ ئەو بۆ کە ئەو فیلمە کوردیانە نمایشکرێنەوە دەرهێنەری فیلمەکان یان کاستی فیلمەکە ئامادە بن بۆی گفتوگۆ بکەن لەسەر بابەتی فیلمەکە و فیلمسازی ئامانجیش لە بابەتەکە دیارە بەرەو پێشوونی سینەمای کوردیە بەڵام بەو ڕۆتی کە ئێستا هەیە و پێویستەکە سیستماتیک بکرێ و شێوازی بەرەو پێشچوونەکانی چۆن لە هەموو جیهانە کاری لەسەرکرێ ئاواش لە نێو هەرێمی کوردستان و سینەماکارانی کووردا کاری لەسەر بکرێت میوانداری بەڕێز کامران جەمال خۆی هەم سینەماکار و هەمیش دەرهێنەری سینەمایی زۆر بەخێربی سپاس بۆ ئامادە بوونت زۆر بەخێربی سەرتا بۆ دەست پێکەم بوونی ئەم پرۆژانە و کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی سینەمای کوردی باشە ئەتوانین بڵین خزمەتی ئەکا یان تەنها ئەمە نمایشکردنی فیلمەکە و بینینێتی و دوجار هیچمان لێ هەڵ ناکڕێبەوەی کە بتوانانی هەنگاوی باشتری پێ بنی بێگومان لە هەموو دنیا ئەم جۆرە با بڵێن نمایشانە بە تایبەتی بەڕاستی شۆت فیلم با بڵێن کورتە فیلم ڕەنگە و چانسە گەورەی نەبێ وەکو فیلمی درێژ بۆ نمونە نمایش بکرێ و خەڵک بتوانێت بێ لە ناو ساڵی سینەماکانە ببینە هەرچەندە ئێستا لە ئەوروپا بەڕاستی لەم مەرحەلانەی ئاخیرە محاولەیەکی وا کراوە بۆ نمونە لەگەڵ فیلمێکی درێژە شۆت فیلمێکیش عرض بکرێ لەگەڵ هەمان کاتە ینی خەڵک بە هەمانەوە پارەیە کە ئەو تکتەی بڕیوە ئەتوانێت دوو فیلم ببینێ فیلمێکی درێژ و هەم کورتە فیلمێکیش ببینێ بەڵام کورتە فیلمەکان بێگومانە بێ لەگەڵ فیلمە درێژەکە با بڵێن وەکو ناوەڕۆک یەکتری بگرنەوە ئێستا بە تایبەتی لە دەرەوەکو باسم کە لە دەرەوە زۆر گرنگجی بەمادرێ هیوادارم لێرەش بیر لەم سیستەمە بکرێتەوانێ چکێ وەکو باسم کە گەورەترین چانس بۆ شۆت فیلم بەڕاستی فستیڤالەکانە ینی لە دوای فستیڤالەکان ئێترم فیلمانە ئەخرێنە سەر ڕەفا ڕەنگە چانسیەوەی نەبێ جارێککە بینەر بیبینێتەوانێ بەڵام ئەگەر ئەمە ئێسای بەڕاستی کە با بڵێن سینەما سالم و بەڕێز کاگڕەوەز بیری لەم پرۆژەیە کردوەوە بە بڕای من پرۆژێکی زۆر عەقلانیە و زۆر بە باشی بیریان لێ کردوەوەتەوانەیە کەوا بۆ نمونە ئەو فیلمانەی کە لەسەر ڕەفەکانن وەکو باسم کرد ئێتر تەپۆتۆزدەیان خوا جارێککە بەر ڕووناچی بکەونەوە و هەم بەڕاستیش ئەو بینەرە ئاگای لەو مێژووە بێ کە ئەم فیلمانەی تا دروستکراوە بێگومان ئەم فیلمانە ڕاستیەکەی تەمەنیان تقریبا ئەتوانم بڵێم فیلمی تایە بە تایبەتیان پێنج فیلمەی من مادا یەک فیلمیان نەبێ ئیتر باقیەکەی ڕاستیەکەی هەمویان تەمەنیان 16 ساڵ بۆ 7 ساڵ بەسەر تەمەنیان هاتێپەڕیوە بێگومان ئەو مەرحەلەی کە ئێمە ئەم فیلمانەمان تیا دروست کردووە ڕاستیەکەی بە ینی ئەتوانم بڵێم سینەما لە سەرەتای لەدایک بوونیا بووە سینەمایەکی زۆر سەرەتایی بووە هەم تەکنیکیش بەڕاستی لە ئاسێکی زۆر بیدایی و سەرەتاییە بووە کام فیلمانی تیا دروست کراوە هەرچەندە ئەم فیلمانە بەڕاستی وەکو باسم کرد گرنگە بۆ نمایشکردن بەڵام لە هەمان کاتە پێویستە تۆزێک بینەریش بەڕاستی مڕاعاتی وەسعی ئەمە بکە چۆکو باسم کردن فیلمانە بۆ نمونامە بە کامێرەی 170 کراوە یەک کامێرە بوو ڕاستیەکەی ڕۆژی 3 ساعت هەر دەرێنەرەمان ئەچوینە سەر 3 ساعت کامێرەکە لای من بوو دوایەوە دەرێنەرێکی کا و 3 ساعت ینی چکێ ئاستی تەکنیکی بەڕاستی ئەوەندە بێ ئیمکانیت بووین ینی ئەمە ڕێک 2007 کراوە تا ئەوەی کە ئێستا 2007 ئەوانە کرابێ ئێستا کە لە گفتوگۆکانە ئەکرێت باسی کوالیتیە کرێ یان ئێوە زیاتر لەسەر ناوەڕۆ ڕاستیەکی بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ئەبوایە لە سەرەتا بە حەقیقەت باسی ئەمە بکرێ ینی چکێت تۆ ئەبایە تەوزیح بدرایە کە کواڵەتی ئەم ئیشانە زەمەنی ئەم ئیشانە ساڵەکانی تەحدید بکرایە چه هەم بۆی بەڕاستی بینەریشکە دوایی سوتەفاومێ دروست بوو لەسەر بە تایبەتی فیلمەکانی من بازەوا کرا کە بۆ نمونە ڕووناچی تیا زۆر بەهێز نییە یاخود ئاستی کواڵەتی فیلمەکان ئەوە نییە یعنی بە ئاستی تەکنیکی ئێستا بەراورد دەکرا کە ئەمە سوتەفاومێکی گەورەی دروست کرد بەداخەوانەیە بەڵام ئەوەی کە گرنگ بوو بەڕاستی بۆ من بە تایبەتی ئەم فیلمانە جارێککە بەڕاستی لە مردن ڕزگار کرا جارێککە ڕووناچی بینێەوە وەکەوتە بەردەمی دیالۆکەوانەیە کە ئەو سەردەما بەڕاستیەکەی هیچ ئێمە هیچ دۆقادێکی سینەمایی نەبووە هەتا ئێساشی لەسەر بێ ڕەنگە هێشتا هەر زوو بێ بۆی کە بڵێن ئێمە ڕەخنەگری سینەماییمانەیە بەڵام بەڕاستی ئێوارەخوانێک بوو ئێوارەخوانێکی معریفی بووە خۆشبەختانە ئەتوانین بەسەر دووسێ مەرحەلا
دابەشیکەین هەندێک بینەر هەیە بۆ نمونە فیلمەکەی بینیوە و بەڕاستی ڕەنگە سەرنجێکی هەبێ لەسەر فیلمەکان یاخود بۆ نمونە ئەبێ کێمە لە سەرەتاشە خەریب و تەفاومە دروست بێ لە ناو جەلسەکە ینی تەرحیەوەیان کرد بۆ نمونە کارکتەرەکان خۆیان بناسێنن ئەو کەسانی کە هەڵەسن قساکەن بۆی بزانین مەکانی چیە لە ناو سینەما بۆ ئەوەی ئەمە بۆ مانایە ناخەڵک بۆی نییە قسە لەسەر سینەما بکە بۆ مانایی بۆ نمونە ئەگەر تۆ بینەرێکی طبیعیت بۆت هەیە پرسیار بکەی بەڵام بۆت نییە بۆ نمونە بڵێ بەڕای من نابواە کامران جەمال لێرە ئەم فیلمی ئاوا دروست کردایە یعنی ئەمە بەڕاستی خەتەرە ینی خەتەرە بۆچی خەتەرە بۆی کە تۆ هیچ باگراوندێکی معریفیت لەسەر سینەما نیە و ئاڕای خۆشە بسەپێنی بەسەر دەریێنەرەکە دێگەر وابێ ینی تۆ بێ ئەو فیلمە من دروستی ناکەم تۆ بچۆ دروستیکە ینی لە سەرەتا بەڕاستی خەریب و ئەم ئیشکالێتە هاتە ناو ئیشەکەوە بەشێکیکەی بەڕاستی با بڵین ئەو جیلەی کە لەو سەردەما با بڵین ئێمە ئەو گەنجانی کە فیلممان دروست کردووە و ئێستا هەر خۆشمان بووین بە ڕەخنەگری فیلمەکانی خۆمان هەمومان خۆمان لەسەر یەکتری قساکەین بەداخەوە بەڕاستی هێشتا هەردیسانەتوان بڵێم ئەو جیلەی ئێمە هێشتا فێری زمانی دیالۆگ بە تەواتی نەبووە چ ئێمە جۆرێک لەوە تێگەشتوین بە زۆرانبازی ینی دیالۆگمان وەکەوەی کە ئێمە زۆرانبازی بکەین لە کاتێکە بەڕاستی ئەمڕۆ لە دنیا زمانی گفتوگۆ هەیە و تۆ کاتێکە وەکو با بڵێن ناقدێگەی تەحلیلی فیلمێکەکەی ئەبێ بزانی بە چ قوتابخانەیەک ئەم فیلمە سەر بە چ قوتابخانەیەکە و تۆ بە چ قوتابخانەیەکی ڕەخنەیی بۆ نمونە قسەی لەسەرەکەی و ئارکۆمنتەکانت چییە و دووەم بەڕاستی وەزیفەی نەقەدیتر لەوە چۆتە دەرەوانێ بۆ نمونە ئێمە باسیەوە بکەین ئەم فیلمە ئەم شتەی سلبیە ئەم شتەی ئیجابیە لێرە ئەم ئوسلوبی نەقدا بەڕاستی مۆدیلی بەسەر چووە و ئەمە زیاتر با بڵێن ئەم مصطلحاتانە ڕاستیەکەی عەرەبیان نابێناوە با بڵێن نەقدی ئیجابی و نەقدی سلبی ئێستا بەڕاستی فۆرمی ڕەخنە بە ئەو مۆدیلە بەسەر چووە ئیشی ڕەخنەگر ئەوەیە کە کەشفی ئەو شتانە بکە ئەسڵ کە لەوانەیە لاشعوریان دەریێنەرەکە لە شوێنێکە مفرەدەیەکی فڕێبیا بێتە ناوە ڕەنگە ئەسان خۆشی زۆر وعی پێی نەبێ چێ بەڕاستی پرۆژەی فلم دروستکردن بە تەنها پرۆژەی شەقلانی نییە و بەشێکی پرۆسەیەکی نائەقلانی ژێتە ناوانێ چۆ تۆ شوێنێک بەجێڵی بۆ نستی خۆت بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری هەیە وەکو باسم کرد دوایی ڕەخنەگریت چۆن بۆ نمونە ئەتوانێ ئایا بە سیستەمێکی سیمۆلۆجی ئەم فیلمە خوێنێتەوە یاخود با قوتابخانەی بۆ نمونە تەفکیشەکان ئەم فیلمە تەفکیکەکە و جارێشکە کۆمەڵی خوێندنەوەی تازەی بۆەکە یعنی قسەکە لەسەرەوەی تۆ بێ خۆت تهدید کەی و ژاندی فیلمەکە سەر بە چ ژاندێکە بۆ هەچەنە من خۆم زۆر بڕوام بە ژاندرۆوانە نییە هەمیشە و قسەیەم کردووە چێ ژاند کە دروست دەکرێت لە ئەساسا بەڕاستی بۆ کۆمەڵی لە ڕەخنەگرەکان ئەیانوێ سەیتەرە بکەن بەسەر ئەو شتاجامە ئەدەب بێ یا فلم بێ بۆی بتوانن کۆنتترۆڵی ئەوە بکەن کاڵی ئەمە فیلمێکی ڕیالسیە بۆی بتوانێت بە ڕیالسیەم فیلمە بخوێنێتەوە بەڵام ئێستا بەڕاستی وەکو باسم کە دنیا زۆر گۆڕاوە نەقد گۆڕاوە فیلمی کوالیتی شدەیە ئەی لەسەر ئەوە ینی چۆن بوو فیلمی کوالیتی شت هەیە لە بەڵێ آخر فیلمم بەڕاستی مردن لە باخی سێەوە ڕاستیەکەی ئەو فیلمانی کە حەڤە ساڵ لەمە بەرکراوە لەگەڵ فیلمەکەی ئاخیرمە ئەچەنەوە خەلەلێکی تەکنیکی بوو بەڕاستی سو تەفاومێ دروست ببوو فیلمەکە کە نێرا بوو با بڵین بۆ ئەوێ دیسیپی نەکرابوو بەداخەوانێ ئەو فیلمە بۆە بە سیستەمێکی کە نمایش بکرایە کە وەکو باسم کرد من لێرە و داوای لێبردن لە ئاکتەرەکانی شەکەم بەڕاستی ڕەنگەیاندێکیان مافی خۆیانە چکێ هاتوون و دنیای جوودیان کردووە بەڵام فیلمەکە لە ئاستی ئەو کواڵەتیانە بوو بەڵام فیلمەکە لە تەلاری هونەر پێشتر نمایش کرابوو بەڕاستی ئەو کواڵەتی و کواڵەتیە نەبوو هەرچەنە فیلمە تۆزێ ژاندەکەی سینەمای نوارە سینەمای نوار هەر خۆی یعنی سینەمای ڕەش ینی مابەستمەوە نییە کە کوی فیلمەکە بێ فەزە بەڵام فەزای ڕەش زۆر ئیشی پێکرێت چکێ فەزایەکە بە بەردەوامی چۆن بڵێم تەموو مژێک هەیە لە چواردەوری فیلمەکە بە بەردەوامی بارانە بە بەردەوامی شەو زۆر ئیشی پێکرێت و ئێمەش بەڕاستیەکەی با بڵێن سەرچاوی ڕووناکیەکانمان من زۆر جار چرام بەکارێنەوە چەنەوە دوایی بوو بە پرسیارێک ئەمە فۆرمی ئیشکردنی منە بۆ نمونە تۆ زۆر چرا بەکارێنی بۆچی بەکارێنی کە لەو شەوانە خۆشبەختانەیەکی لەو گەنجانە بەڕاستی مەبەستم لەو کەشفکردنیە کە ڕەنگە بەڕاستی چرا لە لای من فۆر معنایەکیە بێ بەزە و گەنجە خوێندنەوەیکی بۆ کردهبوو نەک بڵم لە بەروی کێسا ئەوە وەصف و سەنانە بەس کەشفی ئەو چرایانە بۆە و باسی ئەوەی کردو کە لەو ناو ئەو فەزا تاریکە کاگڕاوەزی نابوو خۆشبەختانە
کە باسیەوەی کردووە کە تۆ لە ناو فەزایەکای خنکێنەرە فەزایەکە ژیانی تیانە ئەم هەموو قەمعە هەیە لە ناو فیلمەکانی کامەران جەمالە بەڵام تروسکەیەکی بۆ یشتوتەوە هەمیشە چرایە گەیە هەمیشە هیوایە گەیە کە جاریشکە ژیان بۆ تۆ گەڕێنێتەوە تەبانە ئەمە یەکێ بوو لە تاویلەکانێکی و لە خوێندنەوەکان زۆر سوپاسی یەکەم کورت و مختصر من بەڕاستیەکەی فیلمی ئاخر ئیوادارم من داوای لێبوردن هەم لە جمهوری ژەکەم ئیشەڵا لە فستیڤاڵی سلێمانی نمایش شەکرێتەوە و بە کواڵەتیکی باشەی بینن بەڵام ئەو سیستەمە بەڕاستی بە سیستەمێکی باش تەسویر کراوە وەکو باسیشم کرد فەزاکە خۆی ئەم جۆرە ڕووناچی پێویست بوو چێ ژانرەکە هەر سینەم با بڵێن چیرۆکەکەژی ئەدگار ئالامپۆ بووە ئاپۆش بۆ نمونە هەم پیاوێکی ڕەشبینە پیاوێکی متەشائیم بووە فەزای ئیشکردنەکانی فەزایەکی ئەوە بە ئەتوان بڵێن سوریالی یەتە ناو ئیشەکەوانێ و فەزاکە جەریمە قەتلی تیاکرێ و تۆ بە بەڕاستی ناچاری پەنابەری بۆ سێبەر و فۆرمێک لە ئیشکردنی جیاواز ئەمە بەو مانانە کە خەڵک فیلمەکە نەبینێ بەڵام هەر فەزاکە خۆی پێویستی بەمە هەبووە ئەو ژانرانی تۆ لە سەریکارەکەی تا ڕادێک تۆزە تایبەترن بۆ ڕەنگە بۆ سینەماکە یا بۆ چاوی خەڵکیشی ئاسایی کە منەچمەنی و سینەمایکە و ڕەنگەوەی تۆ جیاوازتر بێ من بە گشتێمە باسی پرۆژەکەم بەردەوامی ئەم پرۆژەیە گرنگی باش ئاات بە بەرەو پێشچوونی سینەما من ویستم بەڕاستی باسی شەپۆلی سێم بکەم کە لەو گەنجانە خۆشببختانە ڕاستیەکەی من زۆر متەفاعیل بم بەوەی کە لە دوای ئێمە جیلێک هاتووە بەڕاستی زۆر بە ئارکۆمنتەوە قساکە گەنجێکە وعی بە مێژووی سینەما هەیە و زۆر بەباشی ئەتوانێ خوێنەوە بۆ فیلمکە یعنی باوەڕتان هەبێ ئەمە هیچ بجامەلیان ناکەم بیانی لە هەندێک شوێنە بە فۆرمێک خوێنەوە بۆ فیلمەکانی منەکرا یعنی من خۆشم شۆکێکی کارەبایم لێدرا یعنی ئەوەندە جوان ستێپ لەسەر فیلمەکانە وەستان و لەقتە لە لەقتە قسەیان لەسەرە کردووە ئارکۆمنتیان هێنایەوانێ و زۆر جار بەڕاستی باسیم چه ئاگان لە مێژووی سینەما هەیە بەناو ڕەگ و ڕیشەی مێژووی سینەما هاتنەوانێ لەقتەی فیلمەکانیان مقارنا کرد بە لەقتەی سینەما گەورەکانی دنیا کە خۆشببختانە بەڕاستی ئەم سینەما گەورانە هەچەنە هەندێ برادەر بەما قاڵس بوو پێی وابوو ناکرێمە فیلمێکی کامەران جەمال وەکو فیلمێکی سیۆنجلۆپۆلۆس لە کاتێک ئەمانە من لە قاعەکەشە باسم کرد ئێمە ئاگامان لە مێژووی سینەمایە ئەمانە دایک و باوکی ئێمەن ئێمە لە کوونە دیوارەوە نەهاتوینەتە دەرەوانێ ینی جارێک لە تارکۆفسکیە پرسن ئەڵەن تۆ ئەم لەقتەیەت لە فلان لەو حاچێ ئەڵێ وەک وایە پێم بڵێ تۆ دایک و باوکە هەیە بێگومان خۆ من لە مەریخەوە نهاتووم ینی سەقافەی بەسەری سەقافەی سەمعی ئەمە شتانامی مکتەبەسە بەشەریەت تەکمیلەی یەکتریەکە ئەمە هەمومان تەکمیلەی یەکتریەکەین تۆ بۆ چیە خوێنیتەوە من بۆ چی ئەبینم تۆ بە بەردەوامی جوانی ئەبینی بێگومان بەرهەمەکانی شت بەرهەوە بەردەوام ئەبێ ئەو جوانیە ڕنگ باتەوە لە ناو ڕۆحتە لە ناو ئیشەکانتە ینی عیبیش نییە گەر بۆ نمونە من متاسیر بم بە سینەماکارێکی گەورەی دنیا جارێکیان لا ڕسپۆنترێ فیلمێک دروستەکات یەکێک لە هاوڕەکانی دەرێنەرەکان ئەو نەمتاسیرە بێ بۆ فیلمەکە ئەڵە تەلەفۆنی بۆ کردم وتی فیلمەکەتم بینی دەست خۆش ئەوە خەریکیم ئەیدزم فیلمەکەت یعنی دزین بۆ مەفهومەی بەڕاستی یا تارانتینۆڵێ مێژووی سینەما مێژووی دزیە بۆ مانانە ئێمە بین فۆتۆکۆپیەوە بکەینەوە بەڕاستیەکەی بۆ مانایی کە هیچ فیلمێک نییە لە دنیا کاریگەری فیلمی پێش خۆی بەسەرەوە نەبێ هیچ ئەدەبێک نییە لە دنیا کاریگەری ئەدەبی پێش خۆی بەسەرەوە نەبێ چێ بەشەریەت ئێمە هەمومان یەکتری تەواوەکەین یعنی تۆ بۆ نمونەکە کاتێ بۆ نمونە من لە فیلمێکمان باسی مەرگەکەم بێرگمان 50 ساڵ لە پێش منەوە هەتا هەر مەرجیە ناوەتە ناو سینەماوە لە مۆری حوتەمە تۆ بەر لەمسی مەرگەکەوی باشە من بەر بێرگمانەکەوم ئەمە سەقافەی تۆیە کە تۆ ئەم فیلمە باشانە ئەبینی و دوای کاریگەری هەیە لەسەر ئەچێتە ناو نستی تۆوانێ نەگەوی فۆتۆکۆپی بکەیە نەگەوی کە تەوسەر قەیتیا بکەی بەڵام یەتە ناو نستی تۆ ئەم مەچینەیە لێرەوە ئیشی خۆی ئەکا و دوجار ڕەنگە من بەبێ ئەوەی بەخۆم بزانم ینی کۆمەڵێشتی دەرێنەرە گەورەکانی دنیایەتە ناوەوە بۆ نمونە تۆ کافکا خوێنیتەوە چیرۆگنووسێ بە بێوەی ئاگای لە خۆی بێت لە نەستیا بۆ نمونە جارێشکە کافکا یەتەوە بەڵام بە فۆرمێکی جیاواز لەم تێکەی بە زمانێکی جیاواز بەڵام لە گشتیا ئەگەر سەیری بکەی هەستەکەی ئەو کافکایە هەیە لە پشتەوانێ لەبەرەوە بەڕاستیەکەی هیوادارم ئەم شتە بە هەڵەتێ نەگرێ اینجا ئەگەر باسی ئەوە بکەین بەڕاستیەکەی یای فەزای ئیشکردنی من بەتایبەتی بۆ نمونە من لەوێش باسم کرد ینی نزیک بوونەوە لە سینەمای شعری با بڵێن باشە هەچەنە زۆر برادەر هەبوو بەداخەوە ینی پرسیاری ئەوەیە کە مەشتێکم نەبیستۆ بە ناوی ژاندری سینەمای شعریەوە بە بڕای من ئینسان لە کاتی قسەکردنا ماهێتی خۆی دەرەخا ینی تۆڵە قسە بکە بۆی بزانم چێ
بۆی ئیمتیحان تووشێت تۆ کاتە ئیمتیحانی خۆتەکەی باگراوندی ڕۆشنبیری خۆت دەرئەخەی یعنی تۆ بۆ نمونە ئاگاد لە مەسە تۆ مێژووی سینەمای شعری بەڕاستی هەم لە فەڕەنسیەکانەوانەیە لە ڕێنوارەوانێ بۆ نمونە ڕێگ و ڕیشەکانی لێ لای پاسۆلۆنی لای تارکۆفسکی لای سیۆنجلۆپۆلۆس ئەمانە بەڕاستی مێژوویەکی عریقیان هەیە بۆ نمونە فەزای شعری مەکانی شعری بەڕاستیە بێت وەکو قەسیدەیەکی شعری سێریان فیلمانە بکەی ناکرێ وەکو ویشێکی ڕیالستی بێ بۆ نمونە پرسیاری ئەو بکەم لۆکێشنە بۆچی کوێیە تعریفم بۆ بکە کاکە ئەمە چوارچێوەی سینەمای کلاسیکە یا بۆ نمونە برادەرێ پرسیاریەوەکە من نازانم فەزای ئەم کارکتەر لەم فیلمە بەتەڵ لە سینەمای کلاسیکە مەفهومێکە کارکتەرێکە بەردەوام بۆ نمونە خەونێکی هەیە کۆمەڵێ ڕێگریەتە بەردەمی دوجار بەسەر خەونەکانیان زاڵە بێ بەڵام دوای ئەم چوارچێوەی سینەمای کلاسیکیە ئیتر وەداعەکە خواحافیز بوونمان لێکە ستراکچەرێکی کەیە ناوی سینەمای مۆدێرنە بۆ بورەگەرەمە تەواو بکەم کارکتەر قەلەقە بەردەوام کارکتەر کێشەی هەیە بەسەر خەونەکانیان زاڵ نابێ کارکتەرێکی تێکشکاوە پەراوێزە هیچ شتێک نایەتە دی و ئینسان لە حیاتیشا بەڕاستی ئەمە درویشی گەورەیەتەوە بە خەونەکانە ئەگەی تۆ ئەمریت و بە خەونەکانە ناگەی زۆر ئینسانی گەورە هەبووە کە دنیای خەون لەسەریا بووە چۆتە عەدەمەوە بە خەونەکانی نەگەشتووە وەک دوا پرسیار چەند فیلم نمایش کرد لە دوای تۆش ئەو دەرهێنەرانی ترکە بەشداریەکەن هەر بەنیازی بەشداری بکەی لەگەڵیانەوە بە هەمان شێو گفتوگۆ هەبێ لە بینتانە ڕەخنەکان هەر چۆنێک بێ ئەوە پەیوەندی بە بابەتی خۆتانەوە هەیە بەڵام من وەکو پرۆژەکە ئەڵم بەڵێ خۆشبەختانە دوای ئەمە بە کورتی چکە ببوورە فیلمەکانی هاوڕێی خۆشەویستم کاگەوراس ئەرزەکرێ دوایەوە لە لای کاک مەنسووری تەیفوریەوانێ خوێنەوە بۆ فیلمەکانی یەکرێ و ئیشەڵای ئەمە سێشەمە لەوێ بین و لەسەر فیلمەکانی کاگەوراس قساکەی خۆشە چەند فیلم نمایش کرد من 5 فیلمم نمایش کرد هەچەنە من 8 شۆت فیلمم هەیە و لەگەڵ کۆمەڵی دیکۆمنتری زۆرم هەیە بەڵامیتر لەبەر کاتەکە بەڕاستی لە 5 فیلم زیاتر مەعارەز نەکرد دەستکانە خۆش بەسپاس بە بەشداریکردنت بەڕێز کامران جەمال سینەماکار سپاس بۆ تۆ